لێرەوە پێویستە ئەو پایانەی ئیسلام کە تۆ خۆشگوزەران ئەکا و بە تایبەتیش ئێمە لە جیهانی ڕۆژئاوا ڕوبەڕووی دووشت بووینەتەوە خۆشەویستان. یەکێکی هەوا و ئارەزووی گەنجەکانمان کە غەرقن و یەکێکیشی کێشەی خێزانی و کۆمەڵایەتی کە غەرقن. خۆشەویستان ئەزیزەکانم، ئینسانیە تەوحید جێبەجێ بکە، نوێژ بکە، ڕۆژوو بگرێ، حەج بکە، زەکات بدە، پێویستە ماڵ و مناڵێکی تەندروست پەروەردە بکە. وەڵاهی خۆشەویستان ئەرکی پیا و زۆر گرانە. کاتێک کە خوای پەروەردگار لە قورئانە ئەفەرمێ الرجال قوامون على النساء، نەک لەبەر ئەوەی دەرگە ئەشکێنن عەزێتی ماڵ و مناڵیان ئەدەن. ئەو قەیومیەتە یعنی چی؟ یعنی بەرپرسیارەتی، یعنی گەورەی نواندن. والله برایان زۆر جار یعنی ئەو فەرمودەیە بیرم ئەکەوێتەوە خوای پەروەردگار سبحانه وتعالى وها ئینسانی ئافراندەوە. پێغەمبەر صلى الله عليه وسلم ئەفەرمێ إذا صلت المرأة خمسها وصامت شهرها وحفظت فرجها وأطاعت زوجها. أفرمي أجر أفرد نوێژەکانی بکە، ڕۆژۆکانی بگرێ، دامێنی خۆی بپارێزێ، گوێڕایەڵی پیاوەکەی بکە لە چاکە، لە هەر هەش دەرگەکەی بەهەشتەوە ئەچێتە ژوورەوە. یاخێمە کێشەکەمان ئەوەیە ئافرەت بە 4 شتی ئاسان، بەڵام من و تۆ بە 400 شتی گرانیش ناچینە بەهەشت و نەزانی ئەو قەوامیەتەی کە من و تۆ هەمانە قەوامیەتی پیا و سالاری و عەنتەریات بێ. خۆشەویستان وەکوتم لە جیهانی ڕۆژئاوا ئێمە بەرەو ڕووی دووشت بووینەتەوە. هەڵوەشاندنەوەی خێزانەکان، کێشە کۆمەڵایەتەکان لە چیوە سەرچاواگرێ؟ برای بەڕێزم، خۆشەویستەکەم، ئەی باوکی بەڕێز، ئەی ئەو کەسەی کە ماڵ و مناڵت هەیە، ئیسلاحی بینی خۆت و خوا بکەی، واللهی خوای پەروەردگار ئیسلاحی حاڵت ئەکا، واللهی خوای پەروەردگار ئیشەکانت بۆ ئاسان ئەکا. من بە حاڵی خۆم هەندێ عایلەی کورد ئەناسم لە ئەوروپا، لە بەریتانیا، واللهی کە ئەیان بینم ماڵ هەیە ئەیناسم تەمەنام کردووە کوڕەکەم وە کوڕی ئەو بێت کە لە ئەوروپاش گەورە بووە، لە پۆستێکایە دەوامی خۆی هەیە، کەسایەتیە شخصیاتە وەکو عەبد لە بەردەم باوکی ئاوەستێ، تەمەنام کردووە کوڕەکەی من ئاوا بێ. باشە ئەو چی فەرقی هەیە ناوی کاک ئەحمەد بێ لەگەڵ محەممەد ناوێکە؟ برای بەڕێزم دەست بۆ حەڵال بەرە. واللهی مۆرگیج داوت نادا، واللهی حرام فرۆشتن داوت نادا، واللهی پارە و زۆر و سەروەت و سامان داوت نادا، واللهی جنسیە و پاسپۆرتی بەریتانی داوت نادا. داوت نادا بۆ ئەم ژیانە خۆی کاتیە. ئێمە بۆ ئەوە نەهاتین لێرە کۆمەڵێ شت هەیە بەها و بنەمایە لە دەستی بدەین. ئێمە هاتین لەبەرەوەی کێشەمان هەبوو، نەوەکو کێشەکانمان زیاد بێ. ئێمە هاتین خانەوادەیەکی تەندروست بین، نەوەکو کەسایەتێکی نەخۆش دروست بکەین. بۆیە خۆشەویستان زۆر گرنگە ئینسان ئیسلاحی بینی خۆی و خوای کرد، پێویستە بڕوانێتە شتە کۆمەڵایەتیەکان، کێشەکانی خۆی لەگە ماڵ و مناڵی زیاتر میهرەبان و بەڕەحم بێ و هیچ ماڵێکیش نییە دەست بۆ حرام با ئیلا خوای پەروەردگار تەفریشی ئەکا. چکۆن پێغەمبەر عليه الصلاة والسلام ئەفەرمێ من كانت الآخرة همه كفاه الله هم دنيا. باوکێکە هەموو قیامەتی غەمە، مناڵەکانی لەسەر ئەخلاق و ڕەوش پەروەردە ئەکا، نەرمونیانە لەگەڵیانە، بەدوای دایکێکی باشا گەڕاوە، ئەو کەسە قیامەتی لەبیر بووە، بنەمای قیامەت وای لێکا، خوای گەورە هەموو ئیشێکی دنیای بۆ ئاسان ئەکا. ومن كانت الدنيا همه، هەر کەسێکیش دنیا هەمی بێ، لەبەر ئەوەی 1000 پاوەنی زیاتری هەبێ، لەبەر ئەوەی خێزانەکەی لە خێزانی خەڵک جوانتر بێ، لەبەر ئەوەی چێشتەکەی لە چێشتی خەڵک خۆشتر بێ، لەبەر ئەوەی پۆست لێدا بەسەر خەڵکی مسلمانەوە بڵێ من ساڵی 3 هۆڵیدەی یەکەم و خەڵکی هۆڵیدەی ناکا، جعل الله فقره بين عينيه. بڕواتان دێ زەلام هەیە لەم وڵاتە هاوڵاتی ئەم وڵاتەیە لەگەڵ پەنابەرا ترسێ بینێرن بۆ ڕواندا. زانی بۆ لەبەرەوەی لەگە فیترەتی خۆیان شەڕی کردووە. قەیچێکە کاکە ئەتنێرنەوە 20 ساڵە بۆ خۆت سەفر و سیاحەت کردو، ئەتنێرنەوە بۆ کوردستان کاکە، خۆ ناتنێرنەوە بۆ ئەفغانستان برە. قەیچێکە بۆ ئەتنێرنەوە بۆ لای خاڵۆت، ئامۆزات، مامەت. اینجا لە ڕزق ئەترسی، بۆ لە ڕزق ئەترسی. پێغەمبەر عليه الصلاة والسلام فەرمێن لو توكلتم على الله حق توكله لرزقكم كما يرزق الطير. والله توكلت بخوا بێ، خوای گەورە پاساریەکی بەریتانی کە پاساریەکی بەریتانی و پاساریەکی کورد چۆلەگەیەکە هی کوردستانە، جوازی کوردستانی هەمی جوازی بەریتانیا هەیە، هەردووکی وەک یەک ڕزق ئەدا. برا بەڕێزەکانم ئێمە سەرچاوەی ڕزق وای لێمان کردووە، سیقەمان بە خۆمان نەماوە. ژیان ئەوەندە قورس نییە. من دایمە ئەڵێم واللهی ئێمەی مسلمان لە فیرعون خۆشتر ئەژی، ئەوەشی کە لە کوردستان ئەژی. ئەخە چۆن فیرعون لە کوپەیە ئاوێ خواردەوە، ئێمە لە بەڕادی سەلاجەیە ئاوە خۆینەوە. فیرعون تا بەیانی باوشێنیان نەکرد، ئێمە تەبرید و دکت و سبلید ئیش ئەکا فێنکمان ئەکاتەوە.
فرعون بە کوپەت لیریان بە دوایە گڕ ئەدا ئێمە ئەوە پارەی خاخزمان پێهینەکەی ئێوە هەروە بزانم وایفایە لە ئەپڵ پێیەوە پارادە کورە برا خوای گەورە زۆر چاکەی لەگەڵ تو کردووە بەڵام بە خۆمان نازانی